کی بەهێز شاری سلێمانی گرتوێتەوە ئێستش ڕەشەڵاکی زۆر بەهێژە و پێشبینی ئەکرێ بۆ دوو ڕۆژی داهاتوو ئەم ڕەشەبایە بەردەوامی هەبێ و کاژین ئەگەر باسی زانارەکانی ئەمڕۆی شاری سلێمانی بکەین ئەمڕۆ نرخی $100 ئەمریکی بەرامبەر 123,000 دیناری عراقیە و بەڕێبەراتی ئاوی سلێمانی ڕایگەیاندووە کە لە ماوەی ئەم هەفتەیەدا قەیرانی کەمی ئاو گەڕەکانی شاری سلێمانی دەگرێتەوە بەهۆی شکانی هێڵیەکی ئاوی سلێمانی دووکان کە تیمەکانیشیان ماوەی دوو ڕۆژان پێویستە تا ئەم کێشەیە چارەسەر دەکەن و تا ئەو کاتە بەشێک لە گەڕەکانی شاری سلێمانی بێ ئاو دەمێننەوە و بەشێک لە ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەڵێن کە حکوومەتی هەرێمی کوردستان غەدر لە پارێزگای سلێمانی دەکات بەهۆی ئەوەی ئەو بڕەپارەی کە بۆ پارێزگای سلێمانی سرف دەکرێت زۆر کەمە و لە چاو پارێزگەکانی تردا بە جۆرێک ئەو داهاتی کە لە ناو شاری سلێمانیا هەیە هەمووی دەگەڕێتەوە بۆ میزانەی حکوومەت و حکوومەت لە 35 ئەو داهاتە دەگەڕێنەوە بۆ شاری سلێمانی و بەشێک لە ئەندامانی ئەنجومەن دەڵێن کە لە ئێستادا کار دەکەن بۆ چەسمانی سیستەمی لامەرکەزیەت لە شاری سلێمانی بەهۆیەوەی کە حکوومەت غەدری لێکردوون. بەڵێ کاشین ئەوە زانارەکانی ئەمڕۆی شاری سلێمانی بوو. بەسپاس بۆ شاکار نووریە پێم لێرە ئNRTL سلێمانیە ئەم بچن هەڵەبجە وریە حەمەکەریم سپێدە باش ئەتناوە هەڵەبجەدا زانیاری و ئاگەهێن و ڕۆژێچنە